بەڵێ فەرموو. سلام عليك مامۆستا گیان. عەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. حاجی پەروینی زۆر بەڕێز. باسی مامۆستا گیان زۆر باسی خی وەرە سەلامەتتان ماز دەکەم یاخوا باسی مامۆستا خوا لە دوعای خێر بێ بەرسم مەکە لە پەیوەندی جاری پێشەوە ئینشاءڵڵا تۆژێکێکی لە ڕیزی ئەو ئیماندارانەی و خوشکبرانەی کە هەمیشە دەڵێن خوایە هەموو خوشکبراکانمان خوای گەورە ئاگار لێیان بێ ئاواتیان بێنێجێ بەختەوەریان ساڵ و تەندروست باشیان کە جەنابێکی لەوانە. سلام بەس مامۆستا یەک سوئالمێ ئەمە کە دێنێ نێژێ وەچی دێن لۆخما چەند سنەتی بکەین ئەوە تەواو نێژی جمعە برێ بەس دەبینیوە نیوە خوتبە کرایە یان نیوەی خوتبەی کرایە ئافرەتەکان دێن هەندێک نێژی دەکەن ئەدە دوور کە عادبی سێر کە عادبی چەندی برێ دەکەن هەندێک دووی دەکەن هەندێک زۆری دەکەن ئەمش هەرتە بەشان دەکەم دەرم پێیان برێم وە برێمیان گوناح نییە گوناحبار نابم. بەسەر چاو پرسیارەکە زۆر جوانە هەم بۆ ئافرەتان هەم بۆ پیاوان ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەن. ئەدیوە نییە ئەزە لە بە هەندێ دەرم گوتم بەخوا ئەوجارە پرسیاری لە مامۆستای دەکەم. ئینشاڵڵا ئێستا ڕوونکردنەوەیەکی شەرعیانە لە دوای پەیوەندەکان بەسەر چاو ئینشاڵڵا گوێبیست بە بۆ جەنابێت و هەموو بیسەلام زۆر بەڕێز یا ڕەبی خودا لە بەهەر سەیەکدی ببینی خوشکی بەڕێز و گەورە زۆر سوپاسخوا لەگەڵ بێ خواگەدارت بێ. حاجی پەروین فەرمی لە کاتی خوتبەدا خوشکان دێن هەیە لە کاتی خوتبەدا دێن نوێژ دەکا هەر وەختێ هاتێن نوێژی جومعەوە خەتیب وتار خوێن وتاری دەخوێندەوە بۆ پیاوان و بۆ ژنان دامەنیشە یەکسەر دوورکە نوێژ بکە دوورکە نوێژی سنەت بەڵام بە پەلە بیکە واتە سوڕەتی درێژ مەخوێنە قل هو الله لە دوای فاتحە ئینا ئەعطەیناک بخوێنە تەواو بە پەلە سوزدە و ڕکوعەکان لە سوێنی خۆیدا بەرە زۆر درێژان پێمەدە تەحیەتێکی کورت بخوێنە سەلام بدەوە بەڵام دوای نابێت ئەنجا هەستەوە دوور کاتی تر بکەیت یان ئەگەر دانیشتی لە کاتی خوتبە هاتێ ژوورە وتار خوێن وتاری دەخوێنەوە دانیشتی جارێککە هەڵمەستەوە بەڵام دامەنیشە باشتر وایە دوورکە سنەتی بە پەلە بکەیت بەڵام لە دوورکە نابێت زیاتر بکەی نوێژی تر بکەیت دەبێت گوێ لە خوتبەکە بگری ئەگەر دانیشتیشی واز لە نوێژی سنەت بێنە و دواتر هەڵمەستەوە حتا بۆ نوێژە فەرزی جومعەکە هەڵدەسن بۆ دوورکاتەکە.